بەڵێ زۆر قسە و باسێ لەسەر ئاگربەستە ناوچەکە بە تایبەت لە شەڕینەوەیان حەماس و ئیسرائیل بەڵام لە لایەکی دیکە ئەوەی هەیە ئەوەی ئەبینرێت پێچەوانەی ئاگربەستە خەریکە شەڕەکە گەورەترە بێ خەریکە لوبنان و دووریش نییە گەر عێراقیش خۆی تێوە بگلێنێ ناو جەنگە لەبەرەوەی کە بەرەی مقاومە و گروپە چەکدارانە کە حکومەتی عێراق ناتوانێت کۆنتڕۆڵیان بکات و حکومەتی عێراقیش ئەزموونی هەیە لەگەڵم دۆخە کازانێت لە وەڵامی گروپە چەکدارەکان بۆ ئیسرائیل دواتر وەڵامدانەوەیەکی تر کە دێتەوە بەرەو ڕۆی عێراق دۆخی عێراق خراپ بکات ئەوەژی درێژەیە تایبەتیژی وێ سیاسەتەیە و ڕۆژهەڵاتان ناوەڕاست تایبەتی تێدا دەرباز بە پشتی شەڕێت نێو بەرە ئیسرائیل و حەماسێت ناوە غەزایدا لێوە کریە تایبەتیژی گرژی و ئالۆزیین زیاتر پیدا بن لێ تایبەتیژی بلنداهیان جوڵانێ 57 ساڵ زیاترنجی و وەکە وڵاتن عەرەبی ماژەپەتین کوهاتیە داگیرکردن کۆنتڕۆلکردن ژالیە ئیسرائیل و پرزگرێکن مازن سەر سنوورێت نێو بەرە تایبەتیژی وڵاتن ناوچە چ لوبنان بە چ سووری بە چژی ئیسرائیل بە دروستکردنە لێ هم إسرائيل هم جي أمريكا جرينجيا جولان جبوا إسرائيل بخوت تيجا زيادة في مجاري أم بحث من طيب تجي ديال ميفونه بالله بيانك مان هي برز مروان حيدر شرفكاري سياسي للبنان ولا كلمان ده برز مروان حيدر صلاة اللي بتوم كاتتان باش زوق صوباسي لسر أجربست لنيوان إسرائيل وحماس بلام خريكة شركات بيتا شەڕی ئیسرائیل و حەماس و حەزب الله و بە دواشیە بەرەی مقاومە لە عێراق خوێندنەوەتان بۆ ئەم دۆخەی ئێستا چییە پێتان وایە دۆخی لوبنانیش بە هەمان شێوازی غەزە بەرەو وێرانیە ڕواتەوە کەوێتە جەنگێکی گەورەوە نعم مساء الخير لك بەڵێ شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت وا دەردەکەوێت کە بارودۆخی ناوچەکە لە سەروبەردی گەڕگرتندایە و ڕووداوای کە ڕوویدا لە مەجدەر شەمس لێکەوتەی زۆر گەورەی دەبێت بە تایبەتی لەسەر بەرەی لوبنان و ئیسرائیل بە هەموو لایەنە نێودەوڵەتیەکانی ڕاگەیاندووە کە هێرش دەکاتەوە سەر حیزب الله وەڵامی هێرشەکەی دەبێت بەڵام ئەم هێرشە وا دەزانرێت کە هێرشێکی بەهێز دەبێت وەکو ئەوە نییە کە لە دوای 7 ئۆکتۆبرەوە تاکو ئێستا ڕۆیانداوە بەڵکو لەوە زیاتر چاوەڕێ دەکرێت هێرشەکە هێرشێکی زۆر لەوە تونتر بێت کە چاوەڕێ دەکرێت زۆربەی لایەنەکان هەردوو کیاوەتە ئیسرائیل و لوبنان لەسەرەوە ڕێککەوتون کە شەڕێکی گەورە نەبێت لە نێوان هەردوولادا تا وەڵام و هێرش دەبێت بەڵام نەک هەردوو وڵاتەکە بستێنێ و شەڕێکی گشتگیر و گەورەوە بارودۆخەکە ئەو کاتە دەبێتە بارودۆخێکی مەترسیدار ئەو کاتەی ئیسرائیل هێرش بکاتە سەر بەشی باشووری لوبنان ئەمە حیزب الله ناسار دەکات هێرش بکاتەوە سەر تەلەڤیڤ و لە قوڵای ئیسرائیل بدات لەماوە شەڕێکی فراوانتر ڕەنگە هەرێمی دروست بێت و لایەنە گەورەکانی وەکو ئێران و وڵاتانی دیکە دەسوەردان بکەن چونکە حیزب الله لەلایەن ئێرانەوە سپۆنسەری دەکرێت و هەندێک لایەنی دیکەش دەیانەوێت ئەم شەڕە فراوان بێت باشە ئەگەر شەڕ بەرفرە هەبە دیفاوەتوی ماژەپێکی تایبەتیژی ببە دوو بەرە تایبەتیژی بووی وی شەڕی کی گەل ئیسرائیلێ بە و کی دێت لوبنانێ بە یعنی ئەگەر تای ماژەشی پێکرد بە ئیرانش بلی ئیرانێ کی دێکەوە ناوە شەڕیدا وڵاتان ڕۆژهەڵاتان ناوەڕاست یانژی کی دێ پشتا لوبنان و حیزب الله لوبنانی بگرە بالطبع حزب الله لديه حزب الله خاوەنی پشتگیریەکی سەرەکیە ئەو پشتگیریەش میلیشیاکانی عێراقن و میلیشیاکانی دیکەن کە لەلایەن ئێرانەوە سپۆنسەری دەکرێن وەکو ئەنساڕوڵای حوثی واروەها خودی ئێران و فەیلقی قودس ئەمانە سپۆنسەری حیزب الله دەکەن و پشتگیری دەکەن و حیزب الله لەیەکی دیکە بەتەنیە بەجێ ناهێڵێت چونکە حیزب الله وەکو منداڵ لە بەنازەکەی ئێران وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە بەرەی ئیسرائیلیش ئەمریکا پشتگیریی ڕاهای ئیسرائیل دەکات ئێمە ئەومان بینیوە لە سەرەتای ئەو ڕووداوانەوە و بینیمان لە گوتارەکەی بەنیامین نەتانیاهۆ لە کۆنگرێسی ئەمریکا چ چەپڵەیەکیان بۆ لێداوە پێشوازیەکان لێکرد کەسانێکی دیکەان پشتگیری ئیسرائیل دەکەن وەکو بەریتانیا ئەوروپا بە شێوەیەکی گشتی رووسیا دەستەوەستان نابێت ئەگەر شەڕێکی هەرێمی لە ناوچەکە ڕوو بدات چونکە رووسیا لەو چەند کیلۆمەترێک لەو شەڕە دوور دەبێت بەتابەتی لە بنکەی تەرتوس لە سووریا ئەوەی
جێگەی بەڕاستی تێڕامانە کە ئەردۆغان دوێنێ سەرۆک کۆماری تورکیا گوتوێتی ئێمە هێزی ئەوەمان هەیە چینە نێو شەڕی ئیسرائیلەوە و چونکە ئێمە چوینەتە نێو لیبیا و چوینەتە کارەباخەوە بە هەمان شێوەز دەتوانین بچینە نێو ئیسرائیلەوە ئەمە لێدوانێکی بەهێزە بۆی کە تورکیاش ئامادەیە لە ناوچەکەدا و ئاگەر هەیە شەڕەکە بێتە شەڕێکی هەرێمی وڵاتە گەورەکان تێوە بگرێن هیچ کەسێک شەمەی ناوێت بەڵێ مەڕوان ینی ئەگەر گفتوگۆیە بکری ئەگەر قسەیە بکەن سەرکردی وڵاتەکان کەمیان ڕاستەوخۆ باس لەواکەن لەگەڵ گرژی و ئاڵۆزی بن لە جیهاندا لەگەڵ ململانی سەربازی بن لە جیهاندا هەمویان داوای ئاشتەواییەکەن هەمویان ئەڵێن دەبێتدان بە خۆدا بگرین گفتوگۆ بکەین کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکەین بەڵام پێتان وانە هەندێک جارم دۆخە بە شێوەیە گەیشتووە کە وڵاتەکانی نێودوڵەتی بەدەم لەگەڵ ئاشتین بەڵام بەکردەوە لەگەڵ شەڕەکەن طبعا الواضح ان اسرائيل ئەوەی ڕوون و ئاشکرا ئەوەیە کە ئیسرائیل شێرپەنجەی ناوچەکەیەوە زۆربەی کێشەکان ناوچەکە بەهۆی ئیسرائیلون و ئەم شێرپەنجەی وردە بڵاو دەبێتەوە و شەڕی گەورە و بچووک لە ناوچەکە دروست دەکات ئەم وڵاتانەی کە لە نێوان خۆیان قسە دەکەن کاتێک تۆ زمانی گفتوگۆت کۆتایی دێت ناچار دەبێت زمانی چەک بێتە پێشەوە بەڵام من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە وڵاتانی گەورە وڵاتانی با بڵێن دیار پەیوەندیان خود بە لوبنانیان ڕاگەیاندووە بە بەیرووتیان گوتووە وەکو حکوومەت بۆ کە وەڵامێکی گەورە لە ڕێگەیە و ڕەنگە ئەم شەو یان چەند کاتژمێری داهاتوو هێرشەکە بکرێتە سەر حیزب الله بەڵام ئەمان نایانەوێت حیزب الله لە بەرامبەر ئەو هێرشە ئیسرائیل وەڵامێکی هەبێت کە بێتە هۆی ئەوەی شەڕ لە نێوان ئیسرائیل و لوبنان دروست بێت و شەڕەکە فراوانتر ببێت بۆیە ئەوەی ڕوونە هەردوو لا نایانەوێت شەڕەکە گەورەتر بێت بەڵام هێرش و وەڵامیشان لە نێواندا دەبێت ئێمە لە سەروبەندی قسەیەک داین لە نێوکای دیبلۆماسی ئەوش ئەوەیە کە بابەتی گرێبەستی نێوان حەماس و ئیسرائیل هەنگاوێکی باش چۆتە پێشەوە هەندێک ڕێگر هەن کە ناتانیاهۆ ڕەنگە بە هەندێک شترازنێ بەڵام بارودۆخەکە بەگشتی بەرەو باشتربوونە بەرەو ئەوەیە گرێکان بکرێنەوە چارەسەر بێت چونکە فراوبوونی شەڕێکی هەرێمی هیچ کەسێک لە ناوچەکە بەرگەی ناگرێت و هەمووشیان دەزانن کە لوبنان و لوبنانەکان ناتوان بەرگەی ئەم شەڕە بگرن ئیسرائیلیش 9 مانگە خەریکی شەڕکردنە لەگەڵ حەماس کەواتە ناوچەکە هەموو لەوە تێگەیشتووە کە شەڕ سوودی بۆ هیچ کەسێک نابێت بۆیە ئێمە چاوەڕێ دەکەین کێشەکان چارەسەر بکەن بەڵام ئەگەر شەڕ بسەبێنرێت هەمولایەک بۆ شەڕ ئامادەن و شەڕێکی هەرێمی نێودوڵەتی گەورە دەبێت و وڵاتانی دیکەش دەسوەردان دەکەن ڕەنگە نەتوانن بڵین وڵاتانکەن بەڵام عێراق یەمەن ئێران ئەمریکا رووسیا تورکیا وڵاتانی دیکە لەم شەڕەوە تێوە دەگرن و ئەمریکا لە سەروی هەمویانەوە بەخۆی و هێزەکەی کوشکاسپی ژێ ماژە پندەی کردە و نزیک بینەش ئاگربەستێت نێڤەرە ئیسرائیل و حەماسێدا ئەگەر ئاگربەست دەمەکە نزیکدا یعنی کەتەتوەرێ جێبجێکردنێدا هین بینندێ ئاوەک ئاگری دایەتەکردن حتا بلندهیە جوڵانێژی ئەف پرزگرێکە دێ ڕاوەستە یانژی ئەvە دوو میلەفێژێک جدانە حزب الله چەندی جار گوتوێتی وەزەختی لەوە کردوتەوە ئەم بەرەیە پەیوەندی بە بەرەی غەزەوە هەیەوەتە ئەمە بۆ پشگیریکردنی کەرتی غەزێ ئەو بەرەی ئەوان دروستیان کردووە ئەگەر بێت و شەڕی غەزە بوەستێت ئەوانی شەڕ دەوەستێن و هێرشەکانیان دەوەستێنن پەیوەندێکی ڕاستەوخۆ لەناو هەردوو بەرەکەدا هەیە بەڵام ئەوەی زۆر گرنگە و من دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە ئەو هێرشەی کە ئیسرائیل دەکاتە سەر حیزب الله لە چەند کاتژمێری داهاتوودا ئەوەمان پێ دەڵێت ئایا ئەم بەرەیە چی بەسەرێت و چارەنووسی بەرەکە چی دەبێت چونکە ئەگەر حیزب الله وەڵامی ئیسرائیل بداتەوە ئیسرائیل جارێکی دیکە وەڵام بداتەوە و هێرش بکاتە سەر تەلەڤیڤ و کەریش و حەیفا و تەواوی ئەو ناوچانە ئیسرائیل ناچار هێرشەکانی بۆ سەر لوبنان فراوانتر دەکات و ئێمە دووچاری شەڕێکی گەشتگیر دەبینەوە کەواتە هێرشی یەکلاکەرەوە ئەو هێرشە دەبێت کە ئیسرائیل دەکاتە سەر حیزب الله و لوبنان و ئەو هێرشە چارەسەری ئەو بەرەیە دیاری دەکات و ئایا ئاگربەست دەکرێت یان نا بەڕز مەڕوان ئەگەر سەیرێکی ناوچەکە بکەی بە کەرتی غەزە لە فەڵەستین و لوبنان و عێراق لە عێراقەوە گروپی مقاومەی ئیسلامی گرفت بۆ دەوڵەتی عێراق دروستەکەن و
نازانی ئاوە عداوڵەتی عراق لاوازە لە بەرامبەراواندا یان بەهێزی گروپە چەکدارەکانە لە لوبناان حزب الله بە هەمان شێوە لە فەڵەستینیش حەماس بە هەمان شێوە هۆکار چی ئەمانە لە ناو وڵاتەکانی خۆیانە دەوڵەتەکانیان پێیان ناتوان ڕایان بگرن لە چالاکیەکانیان. نعم نحن أمام أيضا مشكلة أخرى في العالم. ئێمە لە بەردەم کێشەیەکی دیکەش داین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوش نێوی ئێرانە و زۆربەی بەرپرسیارەتەکانی ئەمبار و دۆخە لە ئەستۆی ئێران و ئەمریکادایە و ئەو دووە بەرپرسن و ڕژێمە عەرەبیەکان بەڕاستی بەرپرسن تا ڕادەیەکی زۆر ڕێگەیان داوە کە وڵاتێک دەست بگرێت بەسەر حکوومەتی وڵاتە عەرەبیەکان لە یەمەن لە عێراق لە لوبنان لە سووریا ڕێگەیان بەوە داوە کە حکوومەتی ئەو وڵاتە بێتە پێشەوە دەستی بەسەردا بگرێت چونکە ئەو حکوومەتانە دەسەڵاتیان بەسەر میلیشەکانی خۆیاندا نییە بۆیە هەموو لایەک لەوە تێدەگات ئەگەر ئێوە یاخود ئەو لایەنانە ئەگەر دەیانەوێت گرێبەست بکەن دەبێت دەوەزار بچەن قسە لەگەڵ ئێراندا بکەن ئەم میلیشیانە لە خودی دەوڵەتەکان بەهێزترن چونکە ئەمانە دەسەڵاتیان فراوانتر بووە بەهۆی چی بەهۆی بوونی ئێرانەوە و بەهۆی ئەوەی کە نەیانتوانیوە کۆنتترۆلێکی باشی ئەم بابەتە بکەین کێشەی چیمان ئێستا کێشەی ئەوەمان هەیە کە ئەم میلیشیانە وڵاتانی خۆیان بەرەو شەڕ دەبن و کێشەی ئیسرائیلیشمان هەیە لە بەرامبەردا کەواتە ئێمە لە بەرامبەر چەند گورزێکی کوشندەدا ئەمە گەلێک سوپاس بەڕێز مەڕوان حەیدەر شوڕڤەکاری سیاسی ژە لوبنانێت گەلمەدا بوون سوپاس بووە سپاس.